ساڵێکی پڕخۆشی و پڕکامەرانی بێت هەرچەند لە ساڵی 2019 کۆمەڵێک ناخۆشی کۆمەڵێک کە مەعاناتی خەڵک ئاوری لێ نەدراوەتەوە. هیوادارم لە 2020 ئەو حکومەتە تاڵزەی کە ئێستا بنیان براوە ببێتە ئومێدێک بۆ ئەم خەڵکە بە تایبەتی چینی هەژار و چینی مامناوەند و چینی گەنجان. هیوادارم ساڵی 2020 ببێتە زیاتر ئاشتەوایی لە ناو خۆی با بڵێن کوردستان. ئەو کەسانی کە تەخەڕوجیان کردیان مەسەلەن کە تەواویان کردێ لە خوێندن هیوادارم بتوانن زیاتر لەو ساڵەدا ئیش بدۆزنەوە. ساڵی تازەش پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بەتایبەت هەرێمی کوردستان ئیشەڵڵا ساڵەش پڕ لە خۆشی و پڕ لە بەرەکەتیان دەبێت بە ئومیدی ئەو خودایی. هیوی ئەمژی کوردستانی 2020 جوش و خڕوشێکە مەزن ببینین و ئەم کوردستانە ببینین و ببیتە دەولەت. ساڵە 2019 پڕی نەخۆشی و خۆشی هەبوون. هیویدارین کل 2020 ببیتە ساڵێک بەخێر و بەرەکەتێ بۆ مەلەتی کورد. بژی کوردستان.